ئیشەڵا دۆزرێتەوە. بامەجان سڵاوە لێ بێ. سلام لە خۆشی سەلام. ئەمڕۆ بۆچی هاتووی بۆ لایەم لیژنەیە؟ وەڵام من هاتووم بۆ ئەوە وتیان ئەو فەحسی دیێنە کرێم زانی نەتیجەکەی چۆنە و لە چۆن نەماوە چۆن هێنە بۆ نەتیجەکەی هاتووی. تۆ چێ و دیار نەما؟ برام ساڵی چەند؟ ساڵی 85. لەسەر چی بوو؟ هیچ وەکایەکتان زانی لەسەر چی؟ حەسەمە ئەوان قەولی خۆیان هەبوو ئان و مخەڕی بن. ئەوان وایە من قسەینەکەی ئەوان. بەڵێ. ئەسە لەسەر ئەوەی گیراون گوایە ئەوان. لە ساڵی 85ەوە کە ئەمڕۆ ئێستا ساڵی 2025 بەڵێ نزیکەی 40 ساڵە. بەڵێ. چۆن بەدوایە چوون چەندێ بەدوایە گەڕانیەوە؟ حەسەنێ بەدوایە گەڵاوێتی هیچ سوودێکمان لێوە نەگرتووە. هەر چوین و هین نەبووە نەتیجەمان دەست نەکەوتووە. ئەسە مەسەلێکی قسەیەکێکی ئێمە بەدوای قسەکە ئەڕۆیشین بۆ ئەوەی محاولەمان لای خەڵکی پیاوەکانی حکوومەتی ئەکەی بە پارە بێ بەچیە بێ هیچ نەتیجەیەکی نەبووە. خس خۆی نەیەکی بە ساحێبی. باشە کۆتا جار کەی بینی و؟ وەڵا هەر نەمدیوە. نبینیوە؟ هەر نەمدیوە. وەڵا من هەر نەمدیوە. ئەو سۆڕەخانەی کە لەو سەردەمەیە بۆ لە ساڵانی هێشتاکان نەکردان چیان پێوتن؟ ئێمە؟ بەڵێ. وەڵی لەوێنە لەو سزە سەریان هەڵا لە فەزیلێ لە ڕێی باقوبەی کۆن ئایان و حەسبن خوارەوە هین و ئەوە مەسەل ئەمە جادەیەک بوو بە جادەکە مەسەلە ماڵە هین بوو هینی خێڵێکی و ئەمانە بوو ئاژاڵ و شتیان هەبوو پر جادەکەی چۆڵاییە بوو ئەوە سزەکان دەویا بوو. هەتا مقدمێ هاتە دەرەوە زۆر سات بوو هاتە دەرەوە مقدمێکی پیر بوو وتی وەڵاهی ها هەنێ قسەی بۆ کردین وتی من ما لە لاستە هیچ دەسەڵاتێکم نییە کە من مدیری ئەم سژدەم ئنا حەزمەکە یارمەتان بەم و ئەوەکە ئەنم بە چەند محافظێک هاتوون ئەچی خۆیان دوان بەزەی پێمانە هاتەوە ئەو هەموو ژن و مناڵ و هێناک لەو بە سەرماوشتا هاتن و ئەچوون. مناڵی هەبوو؟ نەقنی بێتی. موالیدی چەند بوو؟ موالیدی هینە موالی شەست و هەشت بوو. ئەوە ساڵ بوو ژیرا بوو. بەڵێ. ئێستا چاوەڕوانی چیەکەی لێرە؟ وەڵی ساکە چاوەڕوانی ئەوەکەن ئەو هینەمان لێ وەرگرن و بزانین نەتیجەی چۆن نەبێ ئەمان کە ئەگەر قایمە چۆنیان دەستکەوتووە چۆن ئەم معلوماتیان دەستکەوتووە ئەم لژنەیە ئەوان معلومات لای ئەوان بێ کە چۆن ساکی ئەوان چۆن ئێمە خەبەرمان نییە کە چۆن دەستکەوتووە. هیچ ئەمەلێکە هەیە؟ بەچی؟ بەوەی کە بیدۆزیتەوە جارێشتر. وەڵی ئەگە مەگەدەینەکەی ئێشک و فروشکەکەیەکە. ئیشەڵا دۆزرێتەوە. ساڵانێکی زۆر چاوەڕێ کردو ئیشەڵا ئەدۆزرێتەوە و پیشاتە بیتەوە. سیاسێمە و ئادەش محاولەمان دەکەی هەتا نانێت تەعزیزدانی تەعزیمان لە ماڵ خەڵک نەگم ئێمە هەر ئەو جەماعەوانەی کە وا بوو ئەوانەی کە ئیلامەکەدان تەعزیان خۆ نانێژدانێت ئەوان لە ماڵە خزمێکی لە شوێنێکی دوو دایان بنایە دۆست و ئەحباب چوایە سەر خۆشێکی لێ بکردایە من خۆم چەند داچووم وەلای ناسیا شتەکان ئەوە لە ماڵانە سەرخۆشیمان لێ کردووە خۆشی سەر بە هاتووە بەلای ئێمەوە سەرخۆشی لێ کردووە ئەنا ئایا هەتا من مدیری ئەمن کە ڕۆژێکە وەفاتیان ناپێم لە سلێمانی بانی گوتی تەعاودی لەوەگرتم وتی ساکە وتی قیادە ئافۆی کردوونە ئەوای خانووخان شوان بوو خانای بەسەرتانە نەدەزای لەسەر چی ژیرە؟ سەرکەوتیان مخەڕیبن هەڵان و خەڵی بن هەتا مدیری ئەمن بە منی شێسان براکە لەسەر چی کرا براکەم کتێکات بۆ ئەمە و ئەمە وتی نا براکەم خەڵی بووە براکەم خەڵی بووە
أبوي خوش ساكي بكي لا يتايو وقيادة إيوه عافوك دور رحمي فيك دور خانو كان شي بخانة بس تانا هذا والله مديري أمن تنابي تعطي شدان إنه أجنوس تانا قرابي بيانا لين يلا بقرينو أمانة تان قرين يعني قريانا كاش قد أخبو هذا والله لو سردميك أو دزجير كراو بيسر وشوين بو دايكو باوك لجانا ما بون دايك ما أبوك جيرات دايك من لغي أنا لا أمن صار اللي هذا أواشون جزم واشون بمواجهين هذا شوكي على زمان وسي لما أمد هم صاروا أنا حتى لا صناعة كان بدين لا بنزي خاني ونا بازار لا أمنو لم دينه أمنو ولا مباني صار لي دايك شمنو إلى صراخي كركيا سعر بابا ما جيش بكركي زلقان شي فيه بود بلاكم دو جاي لزا دايك هذا والله دوشو دخل خانه بوت أمري خوايك بخدا خوش بن تمين دريجي بو تو بجيش تبيا خوا قوريه خوا باش تشتق قربيه كاتبه قربان يا باب قربان يا باب خوا قوريه يا شو هذا كو بلاكي من ورايا هاسي كاس أمانك هاسي هذا كو بلاكي 15 آية إن شاء الله خوا قربوا كاتبه قربان يا باب